والله ئافرەت ناحەقیم خەڵکە ناگرم ئاگری تێبەربووە ئەڵێ کەسابەت و مەعیشەت نەماوە باوەڕکە دوێنێ لە سەعات هەشتی بەیانیوە حتا پێنجی ئەوە من لێش بووم 20 گەڵان بەیان نەکردووە ماڵێ بەخۆرگیرێ خۆدە شۆفە پشیلەکانی بە سەعادیشکەی تۆ ئەشە و ڕۆژخەوتوی ئاگە لەو ناوماوە نەماوە لە من نەماوە ئەم شەو لە سەربان یەک تەقەتەق بوو بەڕاستە کورە منەوەم خۆی عاشەیەم ناوماوە نیوەکەنی گرووە ئاسە بەخشەوە ناوەڵگای قشەی نەسە هەستە بۆ خاتری خوا بۆ خاتری خوا ئەمە چییە هاوارەوە پشیلەیە بۆ ئافرەت ماڵی من ئاواکەەوە بۆیە سێمانە من ئاومانیە و ئاواکڕم ئەی کۆ ماتۆری ئاواکە ماتۆڕەکە شیان بردووە هێزەناکە بڕۆ بەلای کاکشێخ ئەو لەگەڵ ژای برادەرماکە ئەو ژاردیمانە قەمەچی بەلای کاکشێخ ئەو زۆر زیرەکە پێ دەڵێ کێک زیوێتی هێتە وەڵای ساشم بۆ لای جا من هەر جیبێکم نەزانم چیە چۆنە بێ باشم بۆ لای عاشێخ خەڵکی بۆ لای کاکشێخ لا إله إلا الله لا إله إلا الله لا إله إلا الله شيخي جودة وخير بيت عمدي أخو هكاك بالله وأكمو بالله نخوشي أكمو باشا يا شيخ تو خوش جلوش تاني والله ألين بلي أنا خوشي أنا عزبيت سبحان الله يا شيخ تو جاي أبي كلا وكرم الله شيخ عافيتها بابك رجوله فالمدادة السلام عليكم عليك السلام ورحمة الله وبركاته ماشي يا شيخ سجام كيجا جوانك يا أخوة بخير والله مشكلتكم اليوم شو مشكلتكم؟ والله سي سال الزواج وكردوا حاملة نار بمشتكم بوك حاملة بس الخونة لا خمنا به شكل جان أو كن يسمبر بس خوش وت مالدي شنو تمانية سنة بيسدو صالي زور باشا نزانی چیم بۆ ئەەکەی کیژە جوانەکە ئەمە سێژەمای کردە ئاوەکەی خۆیتەوە بەدزی پیاوەکەتەوە لەم هەفتەیە تۆ حامیلیت باشە بە قوربان ئەزێت مەکێشت خوا ئەزێت مەکێشت بە دەستی وەرناگری یاک با بەخێوی سەرچاو ئەزێتی کێشە خوا لەگەڵ بێ بە قوربان قوربانێ من یا شێخ دەوێ بۆ شوێ بۆ شوێ یا شێخ ژیان بێ قەزاریەوە چییە ورە بە قوربانێ شویانمانکەوە یا شێخ چی بۆ کاکی جان ورە ماڵەکەمان لە سایە هەفتا کەمی کردووە بۆ لە ساحەفە فێربوون دزیمان لێکەن لا حول ولا قوة إلا بالله ئێستا کاکە من چی بۆ بکەم یا شێخ بە قوربانێ بم وەسفی تویان زۆر بۆیەوە زۆر دەمن پیاوتری بە قەباق ئەوە گومانی تیان نییە ئەمەدە وەسفی تویانەوە من ناتوانم وەسف سەنایەوەم هەر بوو نەخۆم باشترە بەڵێ بەڵێ یا شێخ وەلەوە ماڵم کاول بووە وەلەوە ماڵم کاول بووە هەمووشی قەینا سێمانە ئاو نییە ماتۆڕەکەشیان دزیوە قەیناکە چۆن شیوادێ ئەو قەڵەمە بەرێ سبحان الله تووشی چ مسەوەرێک بووی بۆ خاتیە و بۆ پێغەمبەر بەڵام ماتۆڕەکە و 15 نەفەری بەسەرۆیە لە تاسووزەوە بەرەو دووریتان ئەوات کورە یا شێخ وەڵا ئەوتە پێ بڵێ یا شێخ بیکە بە خاتری خوا من ماتۆری ئاوە لەم ئەو ماتۆڕە نەکەن بەم درۆ دەنەسەیە سەرتان لە عالەم شێوانە و خوڕتان کرد بەسەری ئەو خەڵکەیە بۆ خاتری خوا سبحان الله